تا دێت بانگەشەی هەڵبژاردن گەرمتر دەبێت و ئەو حیزبەشی بۆ پۆستێکی بەغداد ئامادە بوو سەرکەشی بە هەموو دەستکەوتەکانی هەرێمەوە بکات، ئێستا بە ناوی کوردایەتی و بەهێزکردنی پێگەی هەرێم لە بەغداد دەستی بە بانگەشە کردووە. ئەو حیزبەی سەرکەشی نەما بە هەرێمی کوردستانەوە نەیکات، بەرگی نیشتیمانپەروەری لە خۆی ئاڵاندووە و ئەوانی تریشی کردووە بە دوژمنی خاک و نیشتیمان. پارتی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس و بەتایبەتیش لە 10 ساڵی ڕابردوودا سیاسەتی بانێک و دوو هەوای پەیڕەو کردووە. لە کوردستان باسی دەوڵەتی سربەخۆ و نیشتیمانپەروەری دەکات و لە بەغدادیش لەگەڵ نایارەکانی هەرێمی کوردستان گفتوگۆ دەکات و هەوڵی بەستنی هاوپەیمانی دەدات. باسی مایەپوشبوون و هەرەسێنانی دەوڵەتی عێراقیش دەکات و لە پێش هەموو حیزبەکانی شەواڕوو لە بەغداد دەکات و شەڕی بردنەوەی پۆستەکان دەکات. پارتی کە قسە بۆ خەڵکی کوردستان دەکات و داوای دەنجیان لێ دەکات، باسی مەترسی حکومەتی بەغداد و حیزب و لایەنە عێراقیەکان دەکات و داوا لە خەڵک دەکات بۆ ڕێگرتن لە مەترسی عێراقیەکان دەنگی پێ بدەن کە سەرکردەکانیشی دەچنە بەغداد باز لە پاراستنی سەروەری عێراق دەکەن و بۆ بەدەستێنانی پۆستێکی بچووک خۆیان بە عێراقی پلەیەک ناودەبەن و بەغداد بە قوڵایی استراتیژی هەرێم ناودەبەن. ئەو سەرکردە عێراقیانەی پارتی و میدیاکانی ماوەی 10 ساڵ بە دوژمنی کورد و هۆکاری بڕینی قوتی خەڵکی کوردستان تۆمەتباریان دەکردن، بانگێشتی هەولێر کران و وەک دۆستێکی گەورەی هەرێمی کوردستان پێشوازیان لێ دەکرا و ڕێزیان لێ دەگیرا. 4 ساڵە پارتی حەشدی شعبی و سەرکردەکانی بە دوژمنی گەلی کوردستان و داگیرکەری کوردستان ناودەبات، بەڵام کە هەڵبژاردن لە عێراق نزیک دەبێتەوە و دابەشکردنی پۆستەکان دەست پێ دەکات، وەفدەکانی پارتی یەک لە دوای یەک سەردانیان دەکەن و داوای دۆستایەتی و بەهێزکردنەوەی پەیوەندیەکانیان دەکەن. ئێستا پارتی لە یادی ئەو ڕیفراندۆمە شکست خواردووەی کە بۆ بەرژەوەندەکانی خۆی ئەنجامیدا و کوردستانی خستە ژێر گەمارویەکی قورس و تاقەت پڕوچێنەوە، دەیەوێت بگەڕێتەوە بۆ ئەو بەغدادەی کە هەمیشە وەک مۆتەکە و مەترسی لەسەر هەرێمی کوردستان ناوی بردووە.